بەڵێ هەڵبەتە ئەمڕۆ دوایەوەی کە ژمارەیەکی زۆری هاندەرانی یانەی هەولێر لە کاژمێر هەشتی بەیانی گەشتی بەغدایان کرد بۆی لە ئامادە بن لە یاری کۆتایی جامی عراق یەکەم جارە هەولێر دەگاتە یاری کۆتایی جامی عراق هەم چۆن لە قۆناغی پێش کۆتایی و هاندەرە زۆرە ڕۆیشتن بەشێکی تری ئەوانەی کە نەیانتوانیوە بگەنە بەغدا لە قۆناغی پێش کۆتایی بینیتان لە شەقامی ئیسکانی شاری هەولێر شاشەیەکی گەورە دانرا بوو لەوێ هاندەران پێکۆی سەیری یاریان دەکرد ئەمڕۆ ئەم بابەتە گەورەتر کراوە هێناوەترا بەردەم قاوەخانەی مەچکۆ لە نێو بازاڕی شاری هەولێر بۆ ژمارەیەکی زیاتر لە قۆناغی پێش کۆتاییەوەوانەی لە شەقامی ئیسکان کۆ ببنەوە ئەو ڕێژەیە زۆرتر بی ڕەنگە بە هەندێک هاندەری یانەی هەولێر ئەوڕۆ نەیانتوانی بی گەشتی بەغدا بکەن چ بە پاس بە ئۆتۆمۆبیڵی خۆیان هەم زۆرینانی شوکاریان هەیە بەڵام ئەو بابەتەی کە لە قۆناغی پێش کۆتایی هەبوو گەورە کراوە ینی بە لە بەردەم قاوەخانەی مەچکۆ شاشەی تر دادنرێەوە پێشم وایە لە چەند شوێنێکی تریش لە هەولێر لەگەڵ کاک نەبەس قایمقامی قەزای ناوەندی هەولێر قسە دەکەم قسەی زیاتر کاک نەبەس سڵاو لێبێتن دەمەوێت لەوە دەست پێ بکەم بۆ لە ئیسکان لە قۆناغی پێش کۆتایی بابەتەکە هاتە نێو بازاڕی پرۆژەکە گەورەتر دەکرێت ئەم بابەتەیە یان لە چەند شوێنێکی تر دەبێت طبعا خۆتان دەزانن ئێمە ئەو ڕۆ چاوەڕوانی تۆمارکردنی مێژوەکی گەورەینە لۆ هەموو کوردستان لە تۆپی پێی هەولێر و کوردستان ئەوڕۆ کاژمێر هەشت لە یاریگای شعبی نێودەوڵەتی هەولێر یاری کۆتایی جامی پاڵەوانەتی جامی عێراق ئەنجام دەدا بەرامبەر یانەی خۆی جەویە زیاتر لە 5,000 هاندەر ئەوڕۆ بەڕێکران ئەگەر ژمارەکە زیاتریش نەبی تەنها ئەوانەی کە بە شێوەیەکی ڕێکخرا و لە ڕێ ئەو پاس و بابلێن ئۆتۆمبیلانەی کە دابین کرا لە بۆ ئەو هاندەرە خۆشەویستانە لە یاریگای فەرەنسۆ حەریری بەڕێکران جگە لە هەزاران کەسی تریش کە بە ئۆتۆمبیلە تایبەتەکانی خۆیان دەچنە بەغدا ئەمە یاری پێش کۆتایی لەگەڵ حدود لە شەقامی ئیسکان شاشەیەکماندانە بەڵام ئەکید ئەمڕۆ یاری کۆتاییە خەڵکەکی زۆر زیاتر بینەری دەبن خەڵکەکی زۆر نەیتوانی گەشتی بەغدا بکاتن بۆیە بڕیارماندا لە پارک شار دایبنێ شاشەیەکی قەبارەی گەورەتریش لەویتر پارک شار مەجالەکەی زیاترە بە هەزاران کەس دەتوانن لێرە بینەری ئەو یاریە بن ئمە ئێستاوە ئامادەکاریەکان دەکرێتن شاشەکە وادا دەندرێتن پلانەکان وا دەست پێکراوە جێبەجێ دەکرێت پلانە ئەمنیەکان لۆ پاراستنی ئەو خەڵکێک کە لێرە ڕوتێ دەکەن چاوەڕوان دەکرێت بە هەزاران کەس لێرە ئەو ڕۆبینەری ئەو یاریە بن بۆ ئەوەی کەوە دوای یاریەکەش پەنا بخوا ئەگەر بردمانەوە ئەوە ئاهەنگەکان بەردەوام بیتن لە شوێنی تر شاشەدا نەدرێت بۆ نمونە لە شەقامی ئیسکان لە بەردەم پارکەکانی هەولێریان ئەکید شەقامی ئیسکان خۆی لە خۆیدا ئەو هەموو چایەخانە و کافتریایی لێیە لە ڕۆژانی ئاسایش پڕ لە خەڵکە خەڵکی وەرزشوان لەوێ یاری ئاساییەکان لەوێ خەڵک بینەری دەبیتن بەڵام ئێمە وەکو حکوومەت تەنها لێرە ئەو شاشەیەدا دەنین ژمارەیەک بەرپرس ئامادە دەبن بۆ بینی یاریەکە ئەو میوانانەی هەولێر تەنها نەک بۆ خەڵکی هەولێر سەنتەری شارە خۆتان دەزانن هەموو کادێرە پڕە لە میێوانان و لە گەشتیاران ئەوان بینەر دەبن لێەوە حەدەسەکی گەورە دەبیتن هیواداری شاشەکە لێرە دادەنین با بڵێن ڕوبەڕووی قەڵای دێرینی هەولێر دەبیتن شاشەکە ژمارەیە کورسی لێرە دادەندرێ بۆ ئەوەی ئەوانەی کە بە تەمەنن ئەوانەی ناتوانن بە پێوە لەو ماوەیە کە شوواکە پێنکترە ئەو ئاوەی لێ هەرچەندە شێوازی بابێنە و نافورەیە دەگۆڕدرێ بۆ ئەوی زیاتر یاخود باشتر بیبینین بەڵام ئێمە چاوەڕوانی حەدەسێکی گەورەداینە لە ڕووی جەماوەریەوە و لە یاریگای شعبی شیوادارین کەوا یاریزانەکان هەرچۆن بەڵێنیاندایە بەڵێنەکەی خۆیان بگەین نەجێ جامی عێراق بگەڕێنەوە لەگەڵ خۆیان بۆ کوردستان سواس کاک نەبەس هەروەک کاک نەبەس باسی کردانی بڕیارە ئێستا لێرە خەریکە ئامادەکاری دەکرێتن بۆ دانانی شاشەکە لەبەر شاشەیەکی یەکجار گەورەیە کاتێکی زۆری دەوێتن دەبێت تاوەکو کاژمێر 6 تێز بکرێتن کە هیچ کێشەیەکی نییە لە کاژمێر 8 خۆتان دەزان بڕیارە یاریەکە دەست پێ بکەوە لە ئێستاوە دەست بە ئامادەکردن بۆ دانانی شاشەکە دەکرێتن باشە هاوکارم دەرباز ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵم بووی زۆر سپاس